بەناوی خی گەورە و میرەبان نازانم سڵاوتان لێبێت کاژمێر چواری تەواوە ڕۆژێکی نوێیە لە دوای کۆتایاتنی مۆندیال شۆ جارێکی دیکە لەگەڵتان بەردەوامە بێت و باسی چۆنێتی پەردەدادانەوە لەسەر یارەکانی مۆندیال 2026 دەکات کە لە وڵاتەکانی کەنەدا و مەکسیک و ئەمریکا بەڕێوەچوو. ئیسپانیا بۆ دووەم جار لە مێژوویدا تاجی مۆندیالی و مۆندیالی دەسەبەر کرد و توانی نازناوێکی گەورە بخاتە سەر خەزێنەکەی و توانی باست و بە ئەنجام و بەو پەڕی شایستەیی بە جیاواز لە هەر مۆندیالێکی دیکە شکست باڵبژاردەی ئەرژەنتین بێنێ و مێسی و هاوڕێکانی لە دانانی چوارە مەستێری مۆندیالی بێبەش بکات. ئەمڕۆ کۆمەڵە بڕگە و بابەتی تایبەتمەیە کە قسەی لەسەر دەکەم لەسەر کۆتایاتنی مۆندیالی پێکەوە دەچمە لای بڕگەکان دواتر دەچمە سەرتەوەرەکانی بەرنامە و قسەگەلێکی زۆر هەیە کە پێویستەکا پێکەوە بیکەین. مۆندیال شۆ ئەمڕۆ باز لە چی دەکات؟ ژمارە نوێەکانی یاری کۆتایی مۆندیال شۆ باشترین پێگاتەی مۆندیال پاش کۆتایەتنی یاریەکانی مۆندیال 2026 وەروە ئەنجامدانی 4 یاری بۆ خۆی دیاری دەکات. ئامارە گشتیەکانی مۆندیال 2026 سێ یاریزانی یەدەگ لە مێژووی یاریە کۆتایەکانی مۆندیال کە ویشتی جیاوازی تایە لە مێژووی مۆندیال نۆ یاری لە کاتی یاسایی یەکلا نەبۆتەوە یاری کۆتایی مەبەستمانە 16 ڕانێر لە مۆندیال 2026 دوور خراونەتەوە یان دەست لیان لە کار کێشاوەتەوە لە کۆی ئەو چلۆژە هەڵبژاردەیی کە بەشدار بوون و بەم پێش 32 هەڵبژاردە ڕانێرەکانیان جارێ وەکو خۆیان ماونەتەوانێ بەڵام 16 هەڵبژاردە ڕانێرەکانیان لە پۆستەکانیان دوور خراونەتەوانێ یاخود خۆیان دەستیان لە کار کێشاوەتەوانێ. ئێمە پێکەوە ئەمڕۆ لە مۆندیال شۆ دەرەنجامەکان و کۆتاییاتنی تاوتوێی یاریەکانەکەین. تەبان دوێنێ یاری کۆتایی ئەنجام درا گەراوڕان گرافیکی یاری کۆتایی ئەنجام درا کە تێیدا ئیسپانیا و ئەرژەنتین ڕوبەڕوو یەک بوونەوە و ئیسپانیا چه ئەرژەنتین تاوەکو ئەنجامدانی یاریە هیچ کامیان هیچ یاریێکیان نەدۆڕان بوو و سەرجەم یاریەکانیان بردبوو جگە لە ئیسپانیا کە یاریەکەم بەرامبەر بە کاپ ڤەردی یەکسانبوونی تۆمار کرد. گرافیکی تایبەت بە یاریەکان تاوان ئەنجامی دوێنێ ئەمە چینە سەر ئامار و داتاکان بەڵام دوێنێ یاریە گەنجامدرا کە تێیدا هەڵبژاردەی ئیسپانیا بە گۆڵێکی بێ وەڵام کە فێران تۆرێس لە خولێکی 106دا تۆماری کرد توانی سەرکەوتن بە سەر هەڵبژاردەی ئەرژەنتیندا تۆمار بکات. لە خولێکی یەکەمی یاریەکەوانێ ئیسپانیا باڵا دەست بوو و ئیسپانیا شایستە بوو و شایستە بوو بەوەی کە نازناوەکە بۆ خۆی دەسەبەر بکە و خاوەنی تاکە گۆڵەکەش فێران تۆرێز بوو کە لە خولێکی 106 ئەو ژوێنەی ئیسپانیا کە نازناوی مۆندیال بەرز دەکاتەوە دۆناڵد ترامپیش وەک دەبینن لە وێنەکە لەگەڵیان داوەستاوە. ئیسپانیا یاریکی تاگلایانەی ئەنجامدا و یاریکی کۆتایی ئەنجامدا کە باڵادەستیکی وای نوان هیچ دەرفەتێکی نایە ڕکابەرەکەی کە کۆمەڵی ئامار و داتای خراپ بۆ ئەرژەنتین تۆمار کرد لە مێژووی یاریە کۆتاییەکانی مۆندیالە کە هیچ یاریکی کۆتایی مۆندیال بەو جۆرە ناوسەنگی بەڕێوە نەچۆ بەڵام وەکو ئەنجام بە دەرەنجامێکی باش لێی هاتە دەر و فێران تۆرێز وەکووتمان خاوەنی تاکە گۆڵەکەی ئیسپانیا بوو وکە لە خولێکی یەکەمی کاتی زیادکراوی دووەمدا بە ئاسیستی نیکۆ ویلیامز گۆڵەکەی تۆمار کرد و ئیسپانیا نازناوی مۆندیالی دەسەبەر کرد. دەچمە سەر تەوەرەکانی بەرنامەکەم و باس لە ئیسپانیا و ئەرژەنتین دەکەم وەکو تەوەری یەکەم کە ئامارەکانیان چۆن بووە لە ئەم مۆندیالە. طبعا ئەم پیاوە لویس دی لافیۆنتی تەمانەوەی پێیوتن باسی تۆتال فوتبۆڵ و پۆزیشنال پلەی ئەم شتانەی بکەن ڕێوە یەکسەر بڵێن بەخوا تۆ لەی ستۆپی پێ نازانی چونکە ئەم پیاوە خۆی ستایلێکی تایبەت بە خۆی دروست کردووە. دی لافیۆنتی و لویس ئێنریکی ئێستا لە بواری ڕانانە ستایلی تایبەت بە خۆیان دروست کردووە. لە ڕابردوو چۆن وتراوە تۆپی پێی ساچی نەپێی وتراوە جیگن پرێسین نەپێی وتراوە پۆزیشنال پلەی نەپێی وتراوە یعنی هەر تۆتال فوتبۆڵ نەپێی وتراوە کاتێ ناچۆ بەڵکو پێی وتراوە تۆپی پێی ساچی دڵنیا بن لە داهاتوویشی نزیکە ئەم پیاوە کە ناوی دی لافیۆنتیە و هەروە لویس ئێنریکی کە ڕانەری پاریس سن ژەرمانە سیستمێکی تۆپی پێ دروستەکەن لە تۆپی پێەیە و لە داهاتووە پیانەوترێت تۆپی پێی ئێنریکی و پێی دەوترێت تۆپی پێی دی لافیۆنتی چونکە ئەمەی ئەمانەیکەن یعنی هەموو قوتابخانەیەکی تۆپی پێ و تهدید نییە بەسەری چ قوتابخانەیەکی تۆپ پێ چونکە ئەمان هەموو شتێکیان کۆ کردوەوە لە خوانە بەڕاستی شتی جیاوازەکە. لویس دی لافیۆنتی جارێکی دیکە ڕاهێنەرێکی نێوخۆیی مۆندیالی بۆ وڵاتەکەی بردەوە
جارێکی دیکە ڕانەرێکی نێوخۆیی مۆندیالی بۆ وڵاتەکەی بردەوانێت لەسەر جەم پاڵاوانتەکانی مۆندیالە سەرجەم ئەو تیپانێک کە ڕانەرەکانیان سەر بە وڵاتی خۆیان ئەوە بوونەتە پاڵاوان و بە تەمەنترین ڕانەرە لە مێژوودا مۆندیال باتەوە کە تەمەنی 65 ساڵ و 29 ڕۆژە پێش ئەم هیچ ڕانەرێکی ترمان نەبوو بۆ تەمەنە زۆرەوە نازناوی مۆندیال بەرێتەوە لە کۆتا 15 یاری خۆیدا لەگەڵ ئیسپانیا هیچ شکستێکی نییە 15 یاری ڕابردووی ئیسپانیا کە ئەم دیلافیۆنتیە ڕانەر بووە هیچ شکستێک بەسەر هەڵبژاردەیەدا نهاتووە باش با بڕوا گرافیکەکانمان سەبارەت بە ئامارەکانی مۆندیال و سەبارەت بە هەڵبژاردەی یاری مۆندیالی ئیسپانیا دووەم نازناوی مۆندیالی لە مێژوودا بردەوە پاشەوەی ساڵی 2010 کەرکاسیاس بۆ یەکەم جار نازناوەکەی بەرز کردەوە ئەم جاریان ڕۆدی توانی بۆ دووەم جار نازناوی مۆندیال بۆ هەڵبژاردەی ئیسپانیا بەرز بکاتەوە ئیسپانیا بووە حوتەمین هەڵبژاردە کە زیاتر لە نازناوێکی مۆندیالی هەبێت واتە ئێمە کۆمەڵی هەڵبژاردەمان هەیە یەک نازناوی مۆندیالی هەیە بەڵام ئێستا ئیسپانیا چووە ڕیزی ئەو هەڵبژاردانەی کە زیاتر لە نازناوێکی مۆندیالی هەیە خۆشی پێشتر وەکو ئینگلتەرا هەر خاوەنی یەک نازناوی مۆندیالی بوو بەڵام ئێستا ئیسپانیا بۆ حوتەم هەڵبژاردە کە زیاتر لە نازناوێکی مۆندیالی هەیە و هەروەها بووە سێم هەڵبژاردە خاوەنی یۆرۆ مۆندیال بێت وەکو چێ وەکو ئیتالیا وەکو ئەڵمانیا ئێستا ئیسپانیاشی هاتە سەر و ینی فەڕەنساش بە هەمان شێوە بۆتە چوارەم هەڵبژاردە کە خاوەنی ئەمە بەسەگە لێرە چییە تاوان ئێمە ئیتالیامانەیە خاوەنی یۆرۆ مۆندیال ئەڵمانیامانەیە خاوەنی یۆرۆ مۆندیال لە فەڕەنسامانەیە خاوەنی یۆرۆ مۆندیال لە بەس بابەتەکە لێرە چییە چۆن دەگۆڕێت ئیسپانیا یۆرۆ مۆندیالی لەگەڵێک کابدۆتەوە کەمە ڕیکۆردێکی تایبەتە بەخۆی لە مۆندیالەدا حەوت دیاری گۆڵی لەسەر تۆمار نەکراوە کامە ژمارەیەکی مێژووی ئیسپانیا هەشت دیاری کرد حەوت دیاریان بە کلینشیداتە دەرویە یاری گۆڵی لێکرا ئەویش دیکاتلەری لێکرد لەگەڵ بەلجیکا کە ئەو تاکە گۆڵە بۆ کە لەو هەڵبژاردەی تۆمەوە تەنیا گۆڵی لێکراوە کە کەمترین ڕێژەی گۆڵە بۆ هەڵبژاردەیەکی پاڵەوان تاوەکو ئێستا لە هیچ مۆندیالێکدا ئێمە هەڵبژاردەیەکمان نەبووە کە بوو بێتە پاڵەوان و تەنها یەک گۆڵی لەسەر تۆمار کرابێ ئیسپانیا ئەو ڕیکۆردە مێژووی کردووە بە ناوی خۆیوانێ واتە هیچ پاڵاوانێکی ترمان نەبووە کە تەنها گۆڵشی لەسەر تۆمار کرابێ لێرەیە ئیسپانیا ڕیکۆردێکی ئیتالیاشکان ڕیکۆردێکی ئیتالیاشکان ئیتالیا 37 دیاری بە بێ شکست درێژەی بە یاریکردندا ڕوبەڕووی شکست ناتوانێت تا کاتیش وابزانام لە نێشن لیگەکە بەرامبەر بە ئیسپانیا دۆڕا پێم وابێ بەڵێ هەر لەسەر دەستی ئیسپانیا 37 دیارەکەی شکا ئەوە ئیسپانیاش 38 یاری بە بێ شکست ئەم یاریشی تێپەڕان و ئیتالیاشی تێپەڕان ئێستا خاوەنی گەورەترین ڕیکۆردە لە ڕیزی هەڵبژاردەکانە کە 38 یاری بە بێ هیچ شکستێک ئیسپانیا تێپەڕانەوە گرافیکی دواتر ئامار و داتاکانی تایبەت بە مۆندیال گرافیکی دواتر طبعاً جوانی ئیسپانیا لەم مۆندیالە و جوانی ئیسپانیا لەم پاڵەوان بوونە ئەزانی چییە زۆر بە سەراحەت من پێتەڵێم ئەوەیە کە هیچ کەس قسەیەکی لەسەر نییە و هیچ کەس ناتوانێت بیانوێت بە ئیسپانیا بگریە و هیچ کەس ناتوانێت ئینێ لەسەر ئیسپانیا بڵێ و هیچ کەس ناتوانێت گلەیەکی لە ئیسپانیا هەبێت لە هەموو شتێکا ئیسپانیا پێرفێکت بوو لە هەموو شتێکا لە هەموو ئەو هەڵبژاردانەی بردەوە کە یاری بەرامبەر کردوون ئیتر ئەم گلەی لەو هەیە و گلەی لەو هەیە ئەمانە بۆ خۆیان بەڵام ئیسپانیا لە هەموو شتێکتا پێرفێکت بوو لە هەموو شتێکا پاڵەوانی شایستە بوو ڕۆدری خەڵاتی باشترین یاریزانی مۆندیالەکەی بردەوانێ و بووە یەکەم یاریزانی ئیسپانی کە بە باشترین یاریزانی مۆندیال هەڵبژێرێت بۆ یەکەم جارە لە مێژوودا یاریزانێکی ئیسپانی خەڵاتی باشترین یاریزانی مۆندیال دەباتەوە بەڵام لەگەڵ یا چیتری کۆنتڕۆڵ کرد ئیسپانیا ئەگەر چی هەموو چاوەکان لەسەرەوە بوون کە لامین یاماڵ خەڵاتی باشترین یاریزانی لای مۆندیال بەرێتەوە بەڵام بە پێچەوانەوە پاو کۆبارسی بەو ئاستەبەرزەی لە شانبەشانی لاپۆرت پێشکەشی کرد وەکو بەرگریکارێک لە ئیسپانیا و ڕۆڵێکی زۆر زۆر ئەرێنیە بوو بۆ هەڵبژاردەی ئیسپانیا پاو کۆبارسی دایم پێدان لەڵم و کاتێکە لە بەرشەلۆنەشا بوو ڕەخنە لە کۆبارسیەکرا منە و یەکێکم لەو کەسانی کرد لە منداڵی وەستایشی کۆبارسیم کردووە باسم لەو ئەرکە کردو کە هانزیفلیکە یاب ئەرێک ڕاهێنەر دابەشێکا بەسەر بەرگری کارەکەیە کە چی بکە بۆی کۆبارسی کە دەکەوێتە هەڵەوانێت جیاوازی لەو ئەرکەیە کە پێی دەدرێت ئیسپانیا
ئەرکێکی مەحدودی پێدەدرێت لە بەرشەلۆنە ئەرکێکی زیاتری پێدەدرێت بۆیە ئەکەوێتە هەڵەوانە بۆیە ئەرک دابشکردن بۆ بەرگریکار زۆر میمە بینیتان کۆبارسی چ ئاستێکی بەرزی پێشکەش کرد لە مۆندیالە و خەڵاتی باشترین یاریزانی لای مۆندیالی بردانێ ئۆنای تەنها گۆڵێکی لەسەر تۆمار کرا و خەڵاتی دەستکێشی دەڕینی برد و کەمترین تۆپی ژاڕاستی گۆڵەکەی کرا لامین یاماڵ تاوان شەی ڕابردوش باسمان لە لامین یاماڵ کرد کە ڕێکۆردەکانی لامین یاماڵ بەرەو خراپیشی زۆر گەورەیە چن لامین یاماڵ یەکەم یاریزانە لە مێژوودا کە بە تەمەنی 19 ساڵ و 6 ڕۆژ نازناوی یۆرۆ مۆندیال باتەوە تاوان چونکە داماوە لە دایکبوونەکەی هاوینە یا ماڵی داما و هەر لە یۆرۆیا کە بردیوانێ 16 ساڵەکەی بوو بە 7 ساڵ هەر لە مۆندیالە بە 18 ساڵی بەشداری کرد و بە 19 ساڵی نازناوی مۆندیالەکەی بردەوە بەرەو ڕێکۆردی تایبەت و تایبەتترەوە گرافیکی دواتر طبعا مێسی سێم یاری کۆتایی مۆندیالی خۆی ئەنجامدا لە دوانیانە شکستیانەوە هەردووشی بە گۆڵێکی بێوەڵام لە دانێکی شانە براوە بۆ بە لە دانێک لاکەرەکان کە هیچ 22 قەتەر بوو مێسی زۆرترین یاری لە مێژووی مۆندیال ئەنجام داوە بە 33 یاری واتە هیچ یاریزانێک هێندەی لیۆنێل مێسی یاری لە مۆندیالدا نەکردو کە 6 مۆندیال بەشداری کردو و بە 39 ساڵ و 25 ڕۆژ بوو بە تەمەنترین یاریزانی نێو یاریگا لە یاری کۆتایی مۆندیالدا ئامادە بێت هیچ یاریزانێک لەو تەمەنەدا نەیتوانێت و بەشداری لە یاری کۆتایی مۆندیالدا بکە ئەمانەمووی ڕێکۆردی تایبەتن بە میسی و بە تەمەنترین یاریزانە بە 38 ساڵ و 357 ڕۆژ لە مێژووی مۆندیالدا هاتریک تۆمار بکات هیچ یاریزانێک لەو تەمەنەی مەسیدا نەیتوانی و هاتریک تۆمار بکات بە 8 گۆڵ دووەم گۆڵکاری مۆندیال 2026 بوو و بە 21 گۆڵ دووەم گۆڵکاری مێژووی مۆندیالەکانە و ئیترەمە کۆتاییات بۆ مێسی چونکە ورسە بەردەوام بێت و جوانەکەی ئەمپاپی لەوەیە هەر لە وجودی میسیە گۆڵکاری مۆندیالەکەشی وەرگرەمە خۆی تایبەتمەندیە گرافیکی دواتر ئەمانەمووی کۆمەڵی ڕێکۆرد و ئاماری تایبەتن بە لیۆنێل مێسی کە دەستەبەری کردووە سەبارەت بە ئەرژەنتین تاوان ئامارەکانی ئەرژەنتین بەڕاستی زۆر خراپ بوون زۆر لە خراپتر من ئەوەش یەڵم بە مێژووی خۆم یاریە کۆتایەکان کە بینیمە هیچ یاریەکەم نەبینێتی پێ ڕکابەرەوەندە خراپ بێ یاریەکەونە ناباڵانس بێ تەنانەت ئەو ئینتەرمیلانەی بەرامبەر بە پاریس سەن ژەرمان کە 5 گۆڵی لەسەر تۆمارکە کە خراپترین ئەنجام و لە ڕووی ئەنجام و لە یاریە کۆتایەکانە لە کۆتایی چامپیۆنز لیگی وەرزی ڕابردووتر هێندە دەسەوسان نەبوو کۆی ئەرژەنتین بەرامبەر بە ئیسپانیا دەسەوسان بوو هێندە بێ محاولە نەبوو چەند محاولەی شەکرد یعنی وجودیە بوو بەس ئەرژەنتین ڕێکۆردێکی زۆر خراپی تۆمار کرد کە هیچ هەڵبژاردەیەک ئەو ڕێکۆردە خراپی نەبوو لە یاریە کۆتایەکانە لە هیچ یاریێکی کۆتایی ئەرژەنتین لە یاری کۆتایی مۆندیالدا نەیتوانی گۆڵ هەبێت ئەمەش جاری سێمە لە مێژوودا تاوان گوێ بگرن ئەرژەنتین لە مۆندیالی ساڵی 1990 لە ئیتالیا هیچ لێدانێکی بۆ چوارگۆشەی گۆڵ نەبووە بەڵام لێدانی بۆ دەرەوەی گۆڵە بۆ تۆپەکانی ناوگۆڵی نەگرتووە بەڵام لێدانی بۆ ناوگۆڵ نەبووە لە یاری کۆتایی مۆندیالی ساڵی 2014 بەرامبەر مانوێل نوێر ئەرجەنتین لێدانی بۆ دەرەوەی گۆڵ هەبووە لێدانی مەترسیداریشیە بووە چێکلاوانە بیگ چانسەکەی گوین بەڵام لێدانی بۆ ناو گۆڵەکە نەبوو بۆ ناو چارچەوەی گۆڵەکە کە مانوێل نوێر بیگرێتەوانێ ئەمە دوو ئاماری خراپن بەڵام لەمە خراپتر ئەمەی 26ە خراپترین ڕیکۆردە چونکە ئەرژەنتین هەتاوەکو خولێکی 170 یەک لێدانی بۆ دەرەوەی گۆڵیش نەبووە 170 دقە هیچ لێدانێکی بۆ گۆڵی ئیسپانیا نەبوو لێدانی بۆ دەرەوەی گۆڵیش نەبووە لە 170 تا 122 کە یاکاکو تا 125 کە یاری کراوە ئەنجە دوو لێدانی بۆ دەرەوەی گۆڵ هەبووە ئەویش بەبێ مەترسیی ڕاستەقینە بێ بەبێ مەترسیی ڕاستەقین وێ یعنی خراپترین ڕیکۆردە بۆ هەڵبژاردەیە کە یاری کۆتایی ئەنجام دابێت چونکە لێدانی دەرەوەی گۆڵیشی نەبووە تاوەکو خولێکی 170 بەڵام لە یاری کۆتاییە ئێمیلیانۆ مارتینێز سەرەڕای دۆڕانەکە 11 گەڕانەوەی سەرکەوتووی هەبووە کە ئەمە زۆرترین ژمارە لە یاری کۆتایی مۆندیال لە 6 ساڵی ڕابردوودا هیچ گۆڵ پارێزێک لە یاری کۆتایی مۆندیالدا هێندەی مارتینێز لێدانی گەڕانەوەی بۆ گۆڵ نەبووە لەم یاری ئاسێکەوەندە بەرزی پێشکەش کرد ئامارێکی دیکەی تایبەت بە ئێمیلیانۆ مارتینێز دەزانن چییە ئەم ئامارەش کە زۆر خراپە بۆ ئەرژەنتین زۆرترین ڕێژەی تۆپ کە بەر قاچ کەوتی بێ ئێمیلیانۆ مارتینێز بوو لە ئەرژەنتینە زۆرترین پاسی دروست کە لە یارەکەی ئەدرا بێ ئێمیلیانۆ مارتینێز بوو
زۆرترین کات کە یاریزانێک تۆپی لەلا بوو بێ هەری میلیانۆ مارتینێز بوو. ئەنی داتاکە ئەمەندە خراپە وەندە خراپە پێویست ناکای چیتری لەسەر بڵێ. ئێنزۆ فەرناندێزیش بۆ شەشەم یاریزان لە مێژووی یاری کۆتایی مۆندیالدا کارتی سوور بگرێت. پێما بێ گرافیکی تایبەت بە ئەرژەنتین و ئیسپانیا بە کۆتا هات ئەمە ئامار و داتاکان بوو تایبەت بە ئەرژەنتین و ئیسپانیا بۆ پێشم وایە هاندەری ئەرژەنتین لەمە باشتریان بۆ نابێت تر ئەوەی کە ئەم جیلی پێگەیشتۆ تۆ سێ یاری کۆتایی مۆندیال لە دەنجامدا و دوانیانە دۆڕانوە و 4 ساڵ پێش سیاری کۆتایی مۆندیالت کرد نازناوی مۆندیالێ بردوێتەوەی تر ئەم ساڵیش کە دۆڕانت من کۆمەڵی هاوڕێی زۆر زۆر عزیزمێ زۆر بە فەخرەوە دۆڕانەکان قوبوڵ کردووە و پیرۆزبایان لە ڕکابەرەکان کردووە بەڵام بەڕاستی یاریزانەکانی ئەرجەنتین ڕەفتاری زۆر ناشینیان لە نێو یاریگانوان لە مۆلینا لە بۆکسۆشانی لە ڕۆدری لە پاریدێس لە ئایالا لە یعنی بەجددی کۆمەڵی ڕەفتاوی زۆر زۆر نەشیا و ئەنجام درا لە نێو یاریگاکەیە کە هەموو پاڵاوانەکانی تر کە نازناوە وڵای فەڕەنساش 22 لە دەستیا بەرامبەر بە ئەرجەنتین بە ئازارتریش دۆڕە بەڵام هیچ ڕەفتارێکی وان ناشینیان ئەنجام نایە. کرواتیا لە دەستیا بەرامبەر بە ئیسپانیا و ڕەفتاری وان ناشینی نەکرد. ئەرژەنتین هەر خۆی 2014 بە ئەڵمانیا دۆڕان نازام ڕەفتاری وان ناشینیان نەکرد بەس نازانم یاریزانانە ئەم عەسابانە نازام دوێنێ بۆ وایان کرد بە تایبەتی پاریدێس بەڕاستی ئەمە شتێکی جوان نەبوو لە ئەرژەنتین ناوەشایەوە چونکە ئەرژەنتین وڵاتی زیوە و وڵاتێکە کە لە تۆپی پێیا چەندین بەهرەداری گەورەی دروستکرۆ بەڵام ئەم ڕەفتارە ناشینانە دوێنێ ئەنجامدرا. بەرحاڵ پاڵەوانێکی شایستە وەکو پێم وتن بە بێژ ڕکابەرێک و ئیسپانیا بۆ پەڕی شایستەی نازناوەکەی بردەوانێ مۆندیالی 2026 پاش ئەنجامدانی 104 یاری بە کۆتات. ئێستا مۆندیال شۆ باشترین پێگاتەی خۆی دیاری دەکات بۆ کۆتایی مۆندیال. پێکاتەکە ئێمە دیاریەکەین ئەکرێ کۆمەڵە گۆڵپارێسە بێ خاڵی جیاوازێ بەکرێ کۆمەڵە یاریزانە بێت تۆ بەلاتەوە باش بێ بەڵام ئێمە باڵسانگاندنی ستاف و باڵسانگاندنی هاوڕێیانم لە مۆندیال شۆوە لە هاوڕێیانم لە ستافی وەرزش بە کۆی گەیشتونەتەوە بڕوای ئەمە باشترین پێکاتێ بۆ مۆندیالی 2026 هەچ کەسێکیش ڕەخنەگرێ ئەمە ڕەخنە سەرسەر و سەرچاومانە بەڵام لای ئێمە لەمانە باشتریتیانەوە و ئێمە ئەمە دیاریمان کردو و مڕعاتی هیچ کەسێکیشمان نەکردەوەی بەلامانەوە باش بۆ دامان ناو بەبێ یعنی هیچ ئەوەی کە پارێزبەندی بۆ یەکێ بکەین. باش پێگاتەکەمان 4-1-2 ینی بە دیوێ لە دیوەکان لە بەرەوەی کە بێلینگام ئۆلیسێمان دانەوە لاتۆ توانین بڵین 4-2-3 توانین بڵین 4-3-3 بەڵام مرکزەکانمان بۆیە تادیدگۆی ناخۆی توانین بەم پێگاتێ بڵین 4-3-3 باشە توانین بڵین بێلینگام ئۆلیسێ وەسەد یێر بەڵام چونکە ئەمان زیاتر و ژمارەدە دەرکەوتون پێگاتەکەمان بۆ جۆرە لێکردۆ بە پێی ئاستی هەڵبژار دەکات. گۆڵپارێزی باشمان هەبوو کۆبڵمان هەبوو ڤۆزینیامان هەبوو یاعی کۆمەڵە گۆڵپارێزی زۆر زۆر باشمان هەبوو بەڵام ئۆنای سیمۆن هەموو مۆندیال کۆتایی یا تۆ ڕاستەکەمترین تۆ باڕاستی گۆڵی کراوە بەڵام گۆڵپارێزێکی نمونەیە بۆ تۆ حسێب بکە ئۆنای سیمۆن هەر بۆ حسێبی بۆ مەکە کە تۆ باڕاستی گۆڵی بکرێت چەنەها تۆپ دەرکراوە لەوەی مەترسی بێ لەسەر گۆڵی ئیسپانیا ئۆنای سیمۆن هاتۆتە دەرەوە لەسەر تۆپ گێڕانەوەکان حازر بوو وتوانی و تێمە و تۆپانە بەرپەرش باتەوە کە دوێنێش لە یاری کۆتایی تۆپێکی وا بۆ مێسیاتەوە بەڵام ئۆنای سیمۆن گەیشتە سەری نەیهێشت کۆبارسی ئەڵەیەکی کرد چاکی کردەوە نەیهێشت بۆیە بەو ڕەفتارانەی کە لە نێو یاریگا کردوێتی بە دڵنیایی پێتان ئەڵێن ئۆنای سیمۆن وەکو باشترین گۆڵپارێزی پێگاتەکەمان دیاری کراوە. سەبارەت بە یاریزانەکانی دیکە تەبعاً هێڵیگیری ئەگەر هەر چوار ئیسپانیەکەش بۆیە زۆر زۆر ئاسایی بوو بەڵام کۆکۆریا باشترین باڵی چەپی مۆندیالی بوو بەبێ هیچ ڕکابەرێک یەکێک بوو لە ئەکتیڤترین یاریزانەکان یەکێک بوو لە بەرگریکارە توندەکان لە ڕووی لانی بەرگریەوە بۆیە مارکۆ کۆریا وەکو باشترین بەرگریکاری باڵی چەپ پاو کۆبارسی کۆکو باشترین یاریزانی لاویش دیاری کرا بێگومان ئاسێکی ڕاستەقینەوە ئاسێکی سەرسوڕێنەریشی لەم مۆندیالەیە پێشکەش کرد بۆیە پاو کۆپارسیش لە نێو دڵی بەرگری پێگاتەکەدا بە دڵنیایی جێی کراوەتانێ ڕۆمیرۆ بە چاو بەرگریکارەکانی دیکەی ئەرجەنتین لە ڕووی تەعامل لە ڕووی تۆپ پچڕانن لە ڕووی تۆپ دابەشکردن لە ڕووی جوڵە لە ڕووی گۆڵکردن لە هەموو شتێکا جیاواز بوو ئەکرامە لاپۆرتیش بووە بەڵام بەجددی ڕۆمیرۆ یەکێک بوو لەو بەرگریکارانەی کە ڕۆڵی دیار بوو لە ئەرژەنتینە و بەرگریکارێکی تۆکمەتر چاو هاوڕێکانی دیکە لە چاو هەموو بەرگریکارانی ترکاریانە کرد بۆیە ڕۆمیرۆ بە کۆی گشتی مۆندیالی لە نێو پێگاتی مۆندیال شۆدا جێی کراوەتەوە و بێگومان پیدرۆ پۆرۆش هیچ قسێکی لەسەر نییە
کە باشترین بەرگریکاری باڵی ڕاست بۆ بۆیە و تەعاملی کردوێتی کە دوای یەدەگەکەشی تامبینی ڕاستە ئەکرێ یەدەگەکەشی یاریزانێکی باش بێ بەڵام بەڕاستی پیدرۆپۆرۆ مۆندیالێکی ناوازەی پێشکەش کردو 2 گۆڵی لە مۆندیالدا کردو و ڕۆڵێکی کاریگەری لەگەڵ ئیسپانیا هەبوو کەس لەو شایستەتر نەبوو لە پێگاتی سەرەکی بێ. ڕۆدری تەنها پێویستەکە بڵێم نۆ کۆمنت باشترین یاریزانی مۆندیال و هیچ قسێکی تر هەڵناگرێت تا من لەسەر ڕۆدری بیکەم بۆیە قسە لەسەر ڕۆدری هەر ناکەم چونکە خۆی بۆ خۆی حاکمی و مەرکەزێ پێویست ناکە شتێکی تری لەسەر بڵێ. طبعا ئێمە لە بری و 2 ژمارە 8 دانین ناچار بووین کە بێلنگام وەکو 8 و 1 دانین لە شێواز یاریکردنی تۆپیەوە ئۆلیسێژ وەکو باشترین ژمارەدا. بێلنگام ڕۆڵێکی ئەرێنی زۆر گەورەیە بوو لەگەڵ ئینگلتەرادا لەوەی پلەی سێمیش ئینگلتەرا پلەی سێمی دەستەبەر کردووە لە گەیاندنی ئینگلتەرا بە تێپەڕاندنی قۆناغەکان هەم تێپەڕاندنی مەکسیک هەم تێپەڕاندنی نەرویج لە قۆناغی 16 مۆندیال هەم قۆناغی کۆمەڵەکان و هەم زۆرترین یاریش لە ئینگلتەرا باشترین یاریزانی یارەکان هەڵبژێدا و هەم زۆرترین ڕێژەی گۆڵیشی بۆ ئینگلتەرا تۆمار کرد کە 7 گۆڵ بوو زۆرترین ڕێژەیە لە مێژووی ئینگلتەرا و دڵنیاتان دەکەمەوە باشترین ناوەند بووە لە مۆندیالدا بۆیە بێلنگام لە نێو پێگاتەکەی مۆندیال شۆجێی کراوەتەوە. ئۆلیسێ ئەتوانین بڵین چەند یاریەکمان هەبوو ئۆلیسێ لە ئاسی ڕاستەقینەی دوور بوو لە ئاسی ڕاستەقینەی دوور بوو بەڵام بە 2 هۆکار ئۆلیسێ لە نێو پێگاتەکەدا جێی کراوەتەوە. خاڵی یەکەم دروستکردنی زۆرترین ئەسیست لە مۆندیالدا کە 7 ئەسیستە کە ڕیکۆردێکی مێژووی کرد بە ناوی خۆیمە خاڵی یەکەم. خاڵی دووەم هیچ یاریزانێکی دیکەمان نەبوو لە ئۆلیسێ شایستەتر بێ لەو مەرکەزە یاریکە یعنی هیچ پلەیمیکەرێکی دیکەی هەڵبژاردەکانی دیکە شایستەی ئەوە نەبوون کە لەو پێگای یاریکە. لیۆنێل مێسی کە ئەرژەنتینی دابوو بەسەر شانی خۆیە و ئەرژەنتین بە گۆڵەکانی مێسی تام قۆناغانەی مۆندیالی هات و بە ڕۆڵی مێسی تام قۆناغی مۆندیالی هات بۆیە بە دڵنیایی پێتان ئەڵێم شایستە و شیاوی ئەوەیە کە لە نێو باشترین پێگاتەی مۆندیالیدا جێگەی بێتەوە لە پێگاتەی سەرەکیدا. کیلیان مباپێش وەکو ئاسی تاگەکەس ئاستی چی لە ڕۆدری و مێسی کەمتر نەبووە توانین بڵین هاوشانیان بۆ کەمتر نەبووە و 10 گۆڵیشی لە مۆندیالدا تۆمار کردو. ئەمباپێ تەنها یەک یاری ئەکتیڤی نەبووە یەک یاری ئەکتیڤی نەبووی ژارەکەی قۆناغی 4 زەڕین بۆ بەرامبەر بە ئیسپانیا هەموو یارەکانی دیکە ئەکتیڤیە بۆ بە گۆڵ بە یاخود بە ئاسیست و گۆڵکاری مۆندیالەکەش بوو و بێگومان بووە دووەم گۆڵکاری دووەم مۆندیالی لەسەرەکە کە دەبێتە گۆڵکار بۆیە کیلیان مباپێ لە باشترین پێگاتی مۆندیال شویا جێی بۆتەوە. ئێرلینگ هالاندیش ئەگەر چی لە قۆناغی چارێکی کۆتایی ماڵاوایی کرد بەڵام بۆ ڕۆڵە کاریگەری لە هەڵبژاردی نەرویجدا هەیبوو و هەروە بە ئەنجامدانی 5 یاری کە 7 گۆڵی تۆمار کرد چونکە نەرویج یاری کۆتایی بەرامبەر بە فەڕەنسا یاری نەکرد دو یاری قۆناغی کۆمەڵەکان 16 و کۆمەڵەکان گرەوە 5 یاری بۆ 5 یاری 7 گۆڵی تۆمار کرد بۆیە وەکو باشترین هێرشبەر چونکە من ئامارەکەم وەرگرتووە لەوەی کە بۆ هەڵبژاردەی وەکو نەرویجی ژیاری کردەوە بۆیە هالاند وەکو باشترین هێرشبەری پێگاتەکەمان دیاری کراوە. طبعاً پێویست ناکا بۆ ڕایەنەریش هیچ قسێ بکەین لویس دیلافیۆنتی شایستەترین ڕایەنەر و باشترین ڕایەنەر و قورسترین ڕایەنەر لە تۆپ لە ئێستەی تۆپی پێیە کە لە سەرکردایەتی هەڵبژاردەکاندا ڕۆڵی چێرەنی و کاریگەر دەجێڕێ وەکو باشترین ڕایەنەر دیاری کراوە. یەکێکەکانمان چێن ڤۆسینای گۆڵپارێزی کاڤێردی کەم لە یاری یەکەم بەرامبەر بە ئیسپانیا ڕۆڵێکی کاریگەریە بوو و هەم لە یاری بەرامبەر بە ئەرژەنتین ڕۆڵێکی کاریگەریە بوو لەوەی یارەکە بگەێنێتە کاتی زیادکرا و هەم لە سەرخستنی کاڤێردی بۆ قۆناغی دووەمی مۆندیالی ڕۆڵێکی کاریگەریە بوو کە دووەمی کۆمەڵەکەیان کرد بۆیە ڤۆسینای گۆڵچی کاڤێردی وەکو یەدەی جۆنای سیمۆن دانراوە. ئەشرەف حەکیمی کە مۆندیالێکی ناوازی پێشکەش کردو لە قۆناغی چارێکی کۆتایی بەرامبەر بە فەڕەنسا ماڵاوایان کرد وەکو بەدیلی بەرگریکاری باڵی لاس بۆ پیدرۆپۆرۆ دانراوە. کۆنسای بەرگریکاری هەڵبژاردەی ئینگلتەرا کە ئەویش ئاسێکی بەرزی لە مۆندیالە پێشکەش کرد جیاواز لە بەرگریکارەکانی دیکەی ئینگلتەرا وەکو بەرگریکاری یەدەک هاوشانی سالیبا لە هەڵبژاردەی فەڕەنسا و تاگلیافیکۆ لە هەڵبژاردەی ئەرجەنتین کە بەڕاستی تالیافیکۆ ئاستی لەم مۆندیالەدا زۆر باشتر بوو لە مۆندیالی 22 قەتەر وەکو یەدەجی کۆکۆریا دانراوە چونکە لە ڕووی مامەڵەکردنی بەرگریەوانێت تالیافیکۆ ڕۆڵێکی زۆر کاریگەریە بوو شەوی ڕابردوش بینیتان بەرامبەر بە یاماڵ چیاریی گەورەی کرد لە ڕووی لانی هێرشبەریشەوە ئەکتیڤیەکی زۆر باشێ بوو دروستکەری پەنالتی بوو بەشداری گۆڵەکانی کردەوەی کە یارمەتی هاوڕەکانی با بۆیە تالیافیکۆ و بەرگریکاری یەدەک دانراوە. بۆ
یاریزانەکانی ناوەند و ناوەندمان وەکو یەکدەک دانەوە. ماکە لیسەر لە ڕیزی هەڵبژاردەی ئەرژەنتین کە هیچ مۆندیالێکی نمونەی پێشکەش کرد، هەروە یۆری تیلیمانس لە هەڵبژاردەی بەلجیکا کە هیچ بامان شێوە کە بەم دوایش پەیوەندی کرد بە مانچستەر یونایتد لە مۆندیالەدا ئاسێکی بەرزی پێشکەش کرد. دوو باڵەکە بەدیلەکانی ئەمپاپێ و مێسی بێگومان هەرێکە لە عوسمان دێمبڵی وەکو بەدیلی میسی دانراوە، ڤینیسیۆس جۆنیۆریش وەکو بەدیلی ئەمپاپی دانراوە کە ڤینیسیۆسیش لە مۆندیالەکە ئاسێکی بەرزی پێشکەش کرد. واروە دانی ئۆڵمۆ وەکو یەدەژێکی پلەیمیکەر دانراوە بۆ بێلێنگام، چونکە ئۆڵمۆش لە مۆندیالە ئاسێکی بەرزی پێشکەش کرد و هەروەها هاری کینیش وەکو بەدیلی ئەرلەنگ هالاند دانراوە. ئەمە کۆتا پێکهاتەی مۆندیال شۆیە لەسەر یاریەکانی مۆندیالی 2026 ئەمریکا و مەکسیک و کەنەدا کە ئەمانە باشترین ئەو یاریزانن کە لە نێو پێگاتەکەیە جیان کراوەتەوەنێ و باشترین هەڵبژاردەکانی ستافی مۆندیال شۆن بۆ مۆندیالی ساڵی 2026 ئەمریکا و کەنەدا و مەکسیک. ئیتر ئەکرێ هە چاوڕێکی دیکە گلەیەشیە بێ، هە چاوڕێکی دیکە یاریزانێکی دیکەی پێ باشە، بەڵام ئێمە لەمانە باشترمان پێڕەوانە بینیوە و لەمانە باشترمان بە باش نەزانی و بۆی کە قسەی لەسەر بکەین. تەچمە سەر ئامارە گشتەکانی تایبەت بە مۆندیال. تەمان قسەکانی ئەمڕۆ و سبەینێشم لەوە هەمووی داتا و ئامار بێت، تۆزە بۆ خۆشم ماندووکەر بێ و بۆ ئێوەش ماندووکەر بێ، بەڵامی تر کۆتایەتنی مۆندیال و پێویستەکان و داتا و ئامارەکان وەکو خۆی باس بکرێ. کۆمەڵێک ئاماری گشتی مۆندیالیمان هەیە کە تایبەتە بە کۆتایەتنی مۆندیال. ڕێژەی ئامادەبوونی هاندەران لە مۆندیالدا بۆی زۆربوونی ڕێژەی یاریەکانەوانێت، چونکە ئێوە بزانن ئەم مۆندیالە ڕێژەی یاریەکان زیای کردووە. ڕێژەی یاریەکان 40 یاری ڕێک لە مۆندیالدا زیای کرد، چونکە ساڵان لە مۆندیالی 98 64 یاری لە مۆندیالە کرا بە بەشداری 32 هەڵبژاردەوە، بەڵام پاژەوەی هەڵبژاردەکان بەرز بۆتەوە بۆ 48 هەڵبژاردە. ئەم ساڵ 104 یاری ئەنجام درا کە واتای چییە؟ واتای زیادبوونی 40 یاری لە مۆندیالەکە. ئەگەر بە پێی ڕێژەی یاری زیادبوون وەری بگرین، ڕەنگە مۆندیالە نەبێت ئامادەبوونی ڕێژەی زۆرترین هەندەر، بەڵام وەکو ڕقەم زۆرترین ژمارە ئامادەی بینین یارەکانی مۆندیال بووە کە تێیدا لە مۆندیالی ئەم ساڵدا نزیک بە 7 ملیۆن هاندەر ئامادەی بینینی یارەکان بوون لە نێو یاریگادا. 6 ملیۆن و 810,966 کەس ئامادەی بینینی یارەکانی مۆندیالی بوون. طبعاً 104 یاری لە مۆندیالدا ئەنجام درا کە ڕێژەیەکی بەرزە، وەکو پێم وتن یارەکان گۆڕاوە بۆی کە 104 یاری لە مۆندیالدا ئەنجام درا و کامەش ڕێژەیەکی زۆر زۆر جیاوازە و ژمارەی گۆڵەکانیش لە یارەکانی مۆندیالدا ڕێژەیەکی بەرزی گۆڵ تۆمارکە کە 308 گۆڵە، کەم 308 گۆڵە گاتە ڕێژەیەکی 2 نزیکەوە حوت، ینی نزیک بە 3 گۆڵ بۆ یاریەک 2.9 بۆ ڕێژەی هەر گۆڵێکی یاریەک، واتە 308 گۆڵ لە مۆندیالەدا تۆمارکە کامیش بەرزترین ڕێژەیەکە لە مۆندیالە کاوەندەی گۆڵ بەخۆ بینی بێ و هەروەها 314 کارتی زرد لە 104 یاریدا بەڕووی یاریزانەکاندا بەرزکرا. بەچاو ئەو خەشنەی کە لە مۆندیالەکەی هەبوو، من پێم وایە هێشتا ڕێژەی کارتی زەردی کەم بەرزکراوەتەوە لە مۆندیالە کاکرێ کارتی زەردی زۆر زۆر زیاتر بدرا و هەروە بە ڕێژەی و خەشنێکە بۆ کارتی سوور کە دوامین کارتی سووری ژینزۆ فەرناندێز وەریگرت، ئەکرا ڕێژەی کارتی سووریش زیاتریش بدرایە، بەڵام بەڕاستی ناوژیوانەکان لە مۆندیالەدا تەسامحێکی زۆر زۆرانە بوو بۆ یاریزانەکان، بۆیە پێم وایە ڕێژەی کارتی زەرد و ڕێژەی کارتی سوور زۆر زۆر کەمە. ئەمە ئاماری گشتین گرافیکی دواتر. طبعاً تایبەت بە هەڵبژاردەکان و تایبەت بە ئاماری تاکی یاریزانیش ئێمە شتی تایبەتمان بۆ ئامادەکردوون هەر لە مۆندیالە. زۆرترین گۆڵ هەڵبژاردەیەک کە زۆرترین گۆڵی کردبێت لەم مۆندیالەیە هەڵبژاردەی ئینگلتەرایە کە 20 گۆڵی لە مۆندیالەکەدا تۆمار کردووە کە خۆتانزان 6 یانەوەی دوێنێ بوو کە بە پێرە بوو بەرامبەر بە ئیسپانیا تۆماری کرد، چونکە 14 گۆڵی پێشتر تۆمار کرد بوو. هیچ هەڵبژاردەیەک نەیتوانیوە لە ئینگلتەرا گۆڵی زیاتر تۆمار بکات. ئینگلتەرا بەکوی ئەم هەشت دیاریە توانی بووی 20 گۆڵ لە یارەکاندا تۆمار کرد. هەوڵدان بۆ گۆڵ واتە فرس دروستکردن، ئیسپانیا زۆرترین ڕێژەی وەرگرتووە کە 140 هەلی گۆڵی هەوڵداوە، پێما بە 14 گۆڵیشی تۆمار کردو ئیسپانیا. ینی ئیسپانیا لە 140 هەوڵدانی بۆ گۆڵ کاڤێردی و هیچ، سعودیە 4 و هیچ، ئۆروگوای 1 و هیچ، سێویچی نەمسا ئەمە 8 گۆڵ، پرتوگال دواتر 1 و هیچ ئەمە 9 گۆڵ،
بەلجیکا 2-1 ئەمە 11 گۆڵ، فەڕەنسا 2 گۆڵ ئەمە 13 گۆڵ، ئەمەش گۆڵە 14 گۆڵ. لە 140 هەوڵدانی بۆ گۆڵ ئیسپانیا 14 گۆڵی تۆمار کردووە. 14 گۆڵ کە یەکێکیشیان لێدانی سزا بووە. گۆڵی پێشبینیکراو بۆ ئیسپانیا 7.48 بووە کە بەرزترین هەوڵدان و یاخودە ڕێژەی گۆڵ تۆمارکردن بۆ ئیسپانیا لە هەر یاریەکە، چونکە ئەکتیفترین هەڵبژاردە بووە کە هەوڵی بۆ گۆڵداوە. لە ئاماری تاکی یاریزانە چیمانەیە؟ ئاماری تاک کیلیان ئمباپێ بە تۆمارکردنی 10 گۆڵ زۆرترین گۆڵی تۆمار کرد لە مۆندیال کەوتمان لە دوای 1970 گرد مۆلەرەوانێ، ئەمە گەورەترین ڕێژەی گۆڵە کە تۆمار کرێ بۆ گۆڵکاری مۆندیال. واروها مایکل ئۆلیسێ هاوڕێی لە فەڕەنسا بە تۆمارکردنی 7 ئەسیزە ژبامان شێوە ڕێکۆردێکی مێژووی بۆ خۆی نووسیەوە کە زۆرترین ئەسیستی لە مێژووی مۆندیالەکانە بە ناوی یەک یاریزانەوە کرد. پاسی دروستیش وەک هەمیشە رۆدری 799 پاسی دروست بە تاقی تەنها بە کۆی گشتی مۆندیال. بەڕاستی یعنی نازام رۆدری ئەو ئاستی کە لە سیتی پێشکەشی کرد زۆر جیاواز بوو لەو ئاستی کە لە ئیسپانیا جێبەجێ کرد. پیدرۆپۆرۆ و ئاستی کە جێبەجێ کرد لە وەرزیام ساڵە زۆر جیاواز بوو لەوەی کە لە تۆتنامە پێشکەشی کرد. کۆکۆریا زۆر جیاواز بوو، پاوکۆبارسی زۆر جیاواز بوو، یعنی وڵای ئۆڵمۆش جیاواز بوو. نازانم چیت بڵێم، ئەمانە هەمووی دیلافیۆنتین. بەڕاستی دیلافیۆنتی ئیشێکی زۆر نمونەیەکە لە ئیسپانیا کە کارکتەرەکانی چی بگۆڕێت ئاین سێریکە. ئێریک گارسیا هەموو مۆندیال بەشداری نەکردو لەم یاری کۆتاییە لە شوێنی لاپۆرت بەشداری پێکرد، یاریی زۆر باشی کرد لەگەڵ مەنزومەکەی. دیلافیۆنتیان تیپی بە جۆرە ڕاناوە بەجددی هەجاریزانێکیشی تووشی پێکان بێ هیچی پێکێشەی. گرافیکی دواتر لەسەر ئامادەگشتیەکانی مۆندیال کیلیان ئمباپێ بە 22 گۆڵ لە ئێستادا گۆڵکاری مێژووی مۆندیالەکانە. تامان مەجای تیانە لە مۆندیالی 2030 ئەگەر بێت و فەڕەنسا مۆندیالێکی دیکە بەرێتەوانێ و ئێستاشی لەسەر بێ بەخوا. ئمباپێ بە ئەوانەی کێمە بە چاوی خۆمان بینیوانە گەورەترین یاریزانی مێژووی مۆندیال. ئایتۆ 3 مۆندیال لە بەشداری کردو، 2 مۆندیالیان گۆڵکەر بووە، هەرچێکی گەیشتۆتە قۆناغی چوارگۆشەی زێڕین، دانەیەکیانی بردوێتەوە، دانەیەکیان لە نیایە بە پەنارتیا دۆڕاوە، لە یاری کۆتایی هاتریکی کردووە، لە یاری کۆتاییەکی دیکە گۆڵی تۆمار کردووە، لە یاری دیاریکردنی پلەی سێم و چوارەم گۆڵی تۆمار کردووە، تاکە یاریزانە 11 گۆڵی لە قۆناغی کرانە دەرەوە تۆمار کردی بێت. ئیتر مەزەوەیە کە ئێمە نازناوەکەی بۆ حسێب ناکەین بڵین وڵات تۆژۆکو پێلێ 3 نازناوی مۆندیالی نییە، یا بۆ نموکو یاریزانێکی دیکە 2 نازناوی مۆندیالی نییە. ئەگنا وەکو تاک وەکو فەرد باسی تاکی یاریزان بۆکەم، هیچ یاریزانە لە ئمباپێ گەورەتر نەبوو لە مۆندیال، ئەوەی یاریزانێک لە مۆندیالە لە ئمباپێ گەورەتری پێشکەش نەکردووە. هێشتا مۆندیالی 2030 لە بەردەما و دووری ژنێ بەشداری 34 بۆیە ئەمباپێ لە ئێستادا گۆڵکاری مۆندیالەکەشی گرتووە بەرەو ئەوەش هەنگاوانێ. و یەکەم یاریزانە لە مێژوودا لە 2 مۆندیال 2022-2026 لە هەردووشا گۆڵکاری مۆندیالی بەرێتەوە کە بەڕاستی ئەمانە کۆمەڵی ڕیکۆردن بیرکردنەوە لە شکاندنیشیان شتێکی ئاستەم و قورسە، شتێکی زۆر ئاستەم و قورسە کە یاریزانێک بتوانێت ئەم ڕیکۆردانەی ئەمباپێ بشکێنێت. تامان خۆتان نەزانن یاری دوێنێ گۆڵی کاتی زیادکراو بوو و لە کاتی زیادکراوە گۆڵەکە تۆمار کرا و تایبەتمەندێکیشی لەو بوو یاریزانی یەدەک تۆماری کرد. تاوان ئێمە بابەتێکمانەیە لەسەر یاریزانە یەدەگەکان و کۆمەڵێک خاڵمان هەیە کە باسی لێوەکەین. باش ئێمە کۆمەڵە یاریزانمان هەیە کە بەیەدەجی بەشداریان لە یاری کۆتایی مۆندیالدا کردو و گۆڵیان تۆمار کردووە. کێن ئەو یاریزانەی کە بەیەدەک لە یاری کۆتایی مۆندیالە بەشداریان کردووە و گۆڵیان تۆمار کردووە؟ یەکەم دیک نانینگا یاریزانی هەڵبژاردی هۆڵندایە کە لە یاری کۆتایی مۆندیالی ساڵی 1970 لە نێو بۆی نسارێز بەشداریەکە و لە خولێکی هێشتا و دووکاتێک ئەرژەنتین بۆ گۆڵێکی بێوەڵام لە پێشە گۆڵی 1-0 بۆ هۆڵندا تۆمار دەکاتەوە کە دواتر لە کاتی زیادکراو ئەرژەنتین بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵە یاریەکە باتەوانێ و نازناوەکە دەستەبارکەن. واتە تاکە یاریزانی یەدەگمان کە هاتۆتە ناو لە یاری کۆتایی مۆندیالدا گۆڵی کردو و هەڵبژاردەکەی نەبوویتە بێتە پاڵەوان، دیک نانینگایمە باقی دیکە بوونەتە پاڵەوان. هەردوو یاریزانەیە دەگەکەی تریش ینی هەر 3 گۆڵی یاریزانەیە دەگەکە لە یاری کۆتایی مۆندیالە بەرامبەر بە ئەرژەنتین تۆمار کراوە، هەر 3 گۆڵەکە
دیگنانینگا لە هەفتاوەشتی ناو خاکی ئەرجنتین تۆماری کرۆ بەڵام ئەرجنتینە یاری بردێتەوە. ماریۆ گۆتسا لە خوڵێکی 113 بەرامبەر بە ئەرجنتین وەکو یاریزانی یەدەک بەشداری لە مۆندیالەکەیا کرد لە یاری کۆتایی مۆندیال و لە خوڵێکی 113 گۆڵی بردنەوەی بۆ ئەڵمانیا تۆمار کرد بەرامبەر بە ئەرجنتین و نازناوی مۆندیالیان دەستەبەر کرد و بۆ چوارەم جار لە مێژوودا ئیسپانیا بۆ ئەڵمانیا بۆ پاڵەوانی مۆندیال. ساڵی 2026 هەر بەرامبەر بە ئەرجنتین یاریزانی یەدەک هاتە ناوانێ و گۆڵی تۆمارکردیش کێ بوو؟ فێران تۆرێز بوو کە لەگەڵ یەکەم خولەکی کاتی زیادکراوی جێمی دووەم توانی گۆڵەکەی ئیسپانیا تۆمار بکە و بوو بە تاکە گۆڵی مێژوویی سەرکەوتنی هەڵبژاردەی ئیسپانیا و بەم گۆڵەش ئیسپانیا نازناوی مۆندیالی دەستەبەر کرد. واتە سێ یاریزانی یەدەکمانەیە لە یاریەکانی کۆتایی مۆندیال وەکو بە یەدەک بەشداریان کردووە گۆڵیان تۆمار کردووە. یەک دانیان تیپەکەی دۆڕانێتی دوانەکەی تری تیپەکەیان بۆ بە پاڵەوان. بەڵام ئەوەی کە جیاوازیە گەورەکەی ئەوەیە کە هەر سێ یاریزانەیە دەگەکە کە بەشداریان کرۆ لە یاری کۆتایی مۆندیال هەر سێ یاریزانەکە گۆڵیان لە هەڵبژاردەی ئەرژەنتین تۆمار کردەوە. بەدەر لەمە هیچ یاریزانێکی یەدەکی دیکەمان نییە کە لە مۆندیالدا گۆڵی تۆمار کرد. ئەمەش بابێکی دیکە لەسەر گۆڵکار و لەسەر یاریزانەیە دەگەکانی کە بەشداری لە مۆندیالدا دەکەن. طبعا ئامارێکی دیکەمان هەیە نۆ یاری گەیشتۆتە کاتی زیادکراو لە مۆندیالەکاندا نۆ یاریمانەیە کە گەیشتۆتە کاتی زیادکراو لە کاتی یاسای یەکلانە بەتۆ ئەم نۆ یاریە کامانە. دەستپێکی ئەم درامایە لە ساڵی 1934 دەستپێکە کە ئیتالیا لەسەر خاکی خۆی یەکەم فیناڵی مێژووی برد لە کاتی زیادکراو و توانی بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە چیکۆسلۆڤاکیا بەرێتەوانێ کە ئەو کاتە هەڵبژاردەکە ناوی چیکۆسلۆڤاکیا بووە و یەکێ بۆ لە هەڵبژاردە بەهێزەکان و لە کاتی یاسایی ئیتالیا و چیک یەک بە یەک یەکسانبوون بەڵام دواتر کە یارەکە چۆتە کاتی زیادکراو ئیتالیا بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یارەکەی بردێتەوە. لە ساڵی 1966 لە نێو خاکی ئینگلتەرا و ئەڵمانیا لە کاتی یاسایی بە 2 گۆڵ یەکسان بوون بەڵام دواتر لە کاتی زیادکراودا ئینگلتەرا بە 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە ئەڵمانیای بردەوە و یەکەم نازناوی مێژووی بردەوە و ساڵی 1970 وەکو بۆم باسکردن پێشتریش ئەرژەنتین بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵی لە کاتی زیادکراودا یارەکەی بردەوانێ. ساڵی 1994 یەکەم مۆندیال بە لێدانە یەکلاکەرەوەکان یەکلا بوانێ. ئەویش چی بوو؟ یاری نێوان بەرازیل و ئیتالیا بوو کە لە کاتی یاسایی و کاتی زیادکراوە دۆڵبژاردە بە 2 گۆڵ یەکسان بوون بەڵام دواتر بە لێدانە یەکلاکەرەوەکان بەرازیل نازناوەکەی لەسەر حسابی ئیتالیا بەرز کردەوە نازناوی چوارم چونکە ئەو کاتی بەرازیل و ئیتالیا لەو کاتەیە ڕوبەڕووی یەک بوونەوانێ هەردووچیان دوو وڵاتە زلێزەکە بوون کێشی سێ ئەستێریان لە هەڵبژاردەکە بوو هاوشانی ئەڵمانیا بەڵام هەردووچیان بۆستێری چوارم یانیان کرد بەرازیل لە کۆتای نازناوەکەی بردەوە. گرافیکی دواتر هەر لەسەر هەڵبژاردانی کارەکان گەشتە کاتی زیادکە. جارێکی دیکە ئیتالیا ساڵی 2006 دوای 12 ساڵ گەشتەوە یاری کۆتای ئەم جارش گەشتەوە لێدانە یەکلاکەرەوەکان بەڵام ئەم جاریان بە پێچوانەوە ئیتالیا یارەکەی لە سوودی خۆی تاو کرد بە 5 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ لە فەڕەنسای بردوانێ و ئەستێری چوارەمی خستە سەر درێسەکەی کە هۆشتایە کوێسە کۆتا ئەستێری ئیتالیا و ئیتالیا لە دوای 2006 شاوانێ قۆناغی چوارگۆشەی زێڕینی مۆندیال و هەر قۆناغی دووەمی مۆندیالی نەبینیەوە لە دوای 2006 بۆ 2010 قۆناغی کۆمەڵەکان دەرکراوە 2014 قۆناغی کۆمەڵەکان دەرکراوە 18 سەر نەکەوتووە 22 سەر نەکەوتووە 26 سەر نەکەوتووە واتە لە دوای ئەو پاڵاوانبوونەوە ئیتالیا قۆناغی دووەمی نەبڕی. ساڵی 2010 یاری ئیسپانیا و هۆڵندا گەشتە کاتی زیادکراو کە ئیسپانیا بە گۆڵێکی ئەندرێ ئینیێستا سەرکەوتنی لە یاریەدا تۆمار کرد. ساڵی 2014 ئەرژەنتین و ئەڵمانیا گەشتە یاری کۆتایی بە گۆڵەکەی ماریۆ گۆتسا ئەڵمانیا نازناوەکەی دەستەبەر کرد. ساڵی 2022 ئەرژەنتین و فەڕەنسا گەشتە یاری کۆتایی لە کاتی یاسایی 2-2 یەکسان بوون لە کاتی زیادکراوە هەڵبژاردەیەکیان گۆڵێکیان تۆمار کرد و 3-3 یەکسان بوون بەڵام دواتر بە لێدانە یەکلاکەرەوەکان ئەرژەنتین بە 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ یارەکەی بردە و نازناوەکەی دەستەبەر کرد. ساڵی 2026 دوهامین جار بوو کە یارەکە گەیشتەوە کاتی زیادکراو و ئیسپانیا بە گۆڵێکی فێران تۆرێس توانی سەرکەوتن بەسەر هەڵبژاردەی ئەرژەنتیندا تۆمار بکەن و نازناوی مۆندیالی دەستەبەر بکەنەوە. کەواتە بەم ئامار و داتایانە بۆمان دەردەکەوێت ئێمە سێ یاری کۆتایی مۆندیالیمانەیە کە بە لێدانە یەکلاکەرەوەکان یەکلا بوونەتەوانێت دوان لەو یاریانە ئیتالیا ئەنجامیاوە کێشیشانی دۆڕانەوەیشانی بردۆتەوانێ و دوانیش لەوانەیە هەر فەڕەنسا ئەنجامی دا بەڵام فەڕەنسا دووشانی دۆڕانەوە. ئامارەکان خراپەکەی بەم جۆرە. بەرازیل یەک دانەی کردو بردوێتیوانێ. ئیتالیا دوو دانەی کردووە دانەیەکیانی دۆڕانەوە دانەیەکیانی بردۆتانێ.
ئەرژەنتین یەک دانەی کردووە بردوێتیانێ و یاری کۆتایی مۆندیالی کە گەشتوێتە لەدان یەکلاکەرەوە. بەڵام خراپەکە بۆ فەڕەنسایە. فەڕەنسا دوو یاری کۆتایی مۆندیالی کردووە کە بە لەدان یەکلاکەرەوەکان یارەکە یەکلا بوو بێت و هەردووچانی دۆڕانەوە. ساڵی 2006 بە ئیتالیا دۆڕاوە و ساڵی 2022 بە ئەرژەنتین دۆڕاوە. ئەم سێیاریەمان هەیە لە کۆتایەکانی مۆندیالە کە بە لێدانە یەکلاکەرەوەکان یەکلا بۆتەوە کە یەکەمینیان ساڵی 1994 بۆ دومینیان 2006 بوو و دوهەمینیان ساڵی 2022 بۆ کە ئەرژەنتین تایدا بۆ پاڵەوان. ئەمە سەبارەت بە کاتە زیادکراوەکان. بابەتیشی دیکەمان هەیە لەسەر ڕانەرە دوورخراوەکان لە مۆندیالدا و کۆمەڵێک ڕانەرە مۆندیالە تاوان کۆمەڵێک ڕانەر لە پۆستەکانیان دوورخراونەوە پاش دەرەنجامەکانی مۆندیالیان بۆی ئێمەش باس لە دیارتینە و ڕانەرانە دەکەن کە لە مۆندیالایە خۆیان دەستیان لە کار کێشاوتەوە یاخودەوە دوورخراونەوە تاوان خەڵاتی یاری خاوێنیش دوێنێ درا باڵبژاردەی هۆڵندا کە گەرچی لە قۆناغی سیودی لەسەر دەستی مەغریب ماڵاوی کرد بەڵام خەڵاتی یاری خاوێن درا بە هۆڵندا منەمەوە بۆیە بدرا بە پاراگوای چونکە پاراگوای کەس بەقی پاراگوای شایستێ و خەڵاتە نەبوو بەڵام غەدریان کریان بە هۆڵندا. دیارتینە و ڕانەرانەی دوورخرانەوە یان دەستیان لە کار کێشەیە پاش کۆتایەتنی یارەکانی مۆندیال. تاوان سەبری لاموشی ڕانەری هەڵبژاردی تونس دوای دووەم دۆڕانی هەڵبژاردەکە بەرامبەر بە یابان بە 4 گۆڵی بێ وەڵام ڕاستەوخۆ لە نێو مۆندیالە دوورخرایەوە. هەر ڕاستەوخۆ سەبری لاموشی تاوان تونزەوە پیشەی خۆیەتی کە لە مۆندیالەکانە ڕانەر بەم جۆرە دوور دەخاتەوە. سەبری لاموشی دوای شکستەکان بەرامبەر بە هەڵبژاردی یابان بە 4 گۆڵی بێ وەڵام لە پۆستەکەی دوورخرایەوانێ و هاروی ڕێنار جێگەی گرتوانێ بەڵامیش بامان شێوە بە و یاری مۆندیالی بوو و دوورکەوتۆ لە پێکی. میرۆسلاڤکۆڤیک ڕانەری کۆماری چیک کە لە مۆندیالەدا چیک ئەگەر چی ڕێگری لە دانیمارک کرد بێت بەشداری مۆندیالکە بەڵام ئاستێکی ڕوخێنەری پێشکەش کرد و هەڵبژاردەیەکی بێهیواکەر بوو و لە قۆلاقی کۆمەڵەکان لە کۆمەڵەکەی ئەفریقای باشوور و کۆریای باشوور و هەڵبژاردەی مەکسیک ماڵاوایی کرد و پلەی چوارەمی کۆمەڵەکەی گرت و ئەو ماڵاوی لە یارەکانی مۆندیال کرد کە نەیتوانین لێی جارێکە سەرکەوتن تۆمارکە. ڕۆناڵد کومان لەگەڵ هەڵبژاردی هۆڵندا کە لە قۆناغی 32 مۆندیالی بەرامبەر بە مەغریب بە لەدانە یەکلاکەرەوەکان ماڵاوی یان کریش بامان شێو دەستی لە کار کێشایە و پۆستی ڕانەراتی هەڵبژاردی هۆڵندای جێشت. ژولیان ناگلیزمان لە ڕانەراتی ئەڵمانیا پاش کستەکان بەرامبەر بە پاراگوای بە لەدانە یەکلاکەرەوەکان ئەویش بامان شێوە لە پاش کۆتایەتنی مۆندیال ئەگەرچی گرێبەستی لەگەڵ ئەڵمانیا مابوو بەڵام بەڕێکەوتن لەگەڵێکی تۆپی ئەڵمانیا گرێبەستەکە وەشێنرایە و لە پۆستەکەی دوورخرایەوە. مارچیلۆ بێلسا لە ڕانەراتی هەڵبژاردی ئۆرۆگوای کە ویش دەستی لە کار کێشەیە بامان شێو پاش ئۆرۆگوای لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوی کرد. ڕۆبەرتۆ مارتینێس تاوان خۆی وتی وازمێنەوە بەس من لام وایە شار بەدەر کرابێت لە پرتوگال دووریان خستەوە لە پۆستی ڕانەراتەکەی پاش کستەکەی بەرامبەر بە ئیسپانیا بەڵام زلاتکۆ دالیچ پاش کاروانێکی پرسەروەری لەگەڵ هەڵبژاردەی کرواتیا وازێنانی لارکی ڕانەراتی هەڵبژاردەی کرواتیا ڕاگەیان خافێرە گێریش بە هەمان شێوە کە ئاستێکی ناوازی لەگەڵ مەکسیک یا پێشکەش کرێش بامان شێوە پاش ئەوەی کە مەکسیک لە قۆناغی 16 مۆندیالی بەرامبەر بە ئینگلترا ماڵای کریش دەستی لە کار کێشایەوە. ڕانەرەکان ماون پێما بێ 16 ڕانەرن ئەمە هەشت ڕانەریان گرافیکی دواترە لەسەر ڕانەرەکان ئەو ڕانەرانەی کە لە مۆندیال دوور کەوتونەتەوانێ یاخود دەستیان لە کار کێشاوەتەوانێ گەراوکارانم بۆ بخەنە سەر گرافیکی دواتری ڕانەرەکان. سپاسیان بیکاسیس ڕانەری هەڵبژاردەی ئیکوادۆر ڕانەرە ئەرژەنتینیەکە هەڵبژاردەی ئیکوادۆر کەویش بامان شێوە ڕاستەخۆ پاش دەرکرانی ئیکوادۆر لە مۆندیالدا دەستی لە کار کێشا. کارلۆس چیرۆشی ڕانەری غانا پاژوو لە قۆناغی دۆ ماڵاویان کرد دەستی لە کار کێشایە. پاپتیاو ئەو کۆمەڵی کێشەی تایبەتی ژەبوو لەگەڵ یەکی تۆپی سەنیگالە و هەروە دەرکردنە شۆکێنەرەکەی سەنیگال چونکە یەکێک لە هەرە شۆکێنەرترین ئەنجامەکانی سەنیگال بوو بەرامبەر بە بەلجیکا. ڕاستە ئەرژەنتین میسری دەرکرد دویچی ژێرا بەڵام خولێکی گەڕانەوەی ئەرژەنتین شتێکی جیاواز بوو. ئەوەی ئەمە ڕێکۆردەکەی زۆر جیاواز بوو چونکە یەکەم جار بوو کە لە خولە 65 پێک دوو گۆڵ بکاتەوە یارەکە بگەێنێتە کاتی زیادکرا و بیباتەوانێ. ستیڤ کلارک ئەوەی ئەرژەنتینیش یەکەم جار بوو کە تیپێک هەفتاوەش خولەک لە دوا بێت دوو گۆڵی لەسەر تۆمان کرێ بێ وەر لە کاتی یاسای یارەکە بێتەوە هەنی باوکو خۆی باسیکەین. ستیڤ کلارک ڕانەری هەڵبژاردەی سکۆتلەندا پاژەوەی
تەنها سەرکەوتنێکی بۆ سکۆتلەندا بەرامبەر بایتی دەستەبەر کرد و لە قۆناغی یەکەم ماڵاویان کرد دەستی لە کاری کێشا لە ڕانەداتی سکۆتلەندا. هۆنگمین پاژۆی کۆریای باشوور لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوی کردیش بامان شێوە لە پۆستی ڕانەداتی هەڵبژاردەکە دوور خراوانێ. جەوال سەلامی لە ڕانەداتی ئوردن کە ئوردن ئاسێکی خراپی لە مۆندیالەیە پێشکەش کرد. واروە هێرڤێ ڕێنارد ڕانەری تونس بوو بۆ یاری کە ئەنجامیاندا بەڵام ئەویش بامان شێوە دووبارە دوور خراوانێ لە پۆستەکەی کە پێوان بە هێرڤێ ڕێنارد یاری یابانیش چونکە لاموشی لە یاری سوود دوور خراوانێ بەڵام هێرڤێ ڕێنارد یاری یابانیش و یاری دواتریش پێما بە بەرامبەر هۆڵندا بردووکی ڕانەری تونس بوو بەڵام هەردوو یارەکەی دۆڕانەویش دوور خرا و کۆتا ڕانەریش هۆگۆ بروس کە یەکێک بوو لە بەتەمەنترین ڕانەرەکان لە مۆندیالی ئەمساڵدا بەشداریکەیش بامان شێوە لەگەڵ شکستی ئەفریقای باشووردا دوور خرایەوە. تا سبەی کاژمێر چوارجارێکی دیکە پێتان دەگەمانێ وە کۆتایی بە کەرنەڤاڵی مۆندیالی دێنین خواتان لەگەڵ.